لە تاو نەبوونی و ئازاری گیانی. بەهۆی بایکۆتی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانیدا دەستگای تەندروستی پێشمەرگا بە هەموو نەخۆشخانەکانی ئۆپەستان و قەرەباڵغێکی زۆری لەسەر دروست بووە. بەڕێوەبەری دەستگای تەندروستی پێشمەرگەش لەگەڵەوەی پاڵپشتی لە داواکانی تەندروستکاران دەکات ڕایدەگەێنێت لەو چەند ڕۆژەی بایکۆت کراوە چیان لە دەزات بێت ئەنجامیان داوە و تەنها لەو ماوەیەدا 11,000 نەخۆش سەردانیان کردوون. نەخۆشخانەی گشتی شۆڕشی فێرکاری، نەخۆشخانەی گشتی قەڵاچوەران، نەخۆشخانەی شەید ئەحمەد کەلاری لە گەرمیان، نەخۆشخانەی شەید ئەحمەد ئیسماعیل لە ڕانی و نەخۆشخانەی چەمی ڕێزان. ئەو پێنج نەخۆشخانەی هەموو فریاکەوتنەکانمان کردەوە بۆی فریای خەڵک بکەون. ئەو لەم تەنها لەم چەند ڕۆژەیە کە مانگرتنەکە بەرکراوە ئەوە نزیکی هەفتەیەک و هەفتەیەک و 2 ڕۆژە بێت لە دەستگای تەندروستی پێشمەرگە زیاد لە 11,000 نەخۆشی ئیمەرجەنسی یاتە 11,000 حاڵەتی کتوپڕ جێبەجێ کراوە. ژمارەی پزیشک و کارمەندەکانی ئێمە کەمن. ئەو ژمارەی بێدەکانیشمان هێندە کە لۆدی هەموو کوردستان هەڵگرن. خۆتان نەزان ئەو ناوچەی کە مانگرتن تایە زۆر قورسە. ئەم زۆنی ئێمە کە نزیکی 2 ملیۆنی بۆ 3 ملیۆن خەڵکی تیا ئاژین. ئەو 3 ملیۆن کەسە لەم مودەیە تەنها نەخۆشخانەکانی تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەکانی شۆڕش بینیونی. لە بەردوو هۆکار ئێمە زۆر زەحمەتە هیچ کەسێکمان لە ڕووی وجدانی و بتوانین نەخۆشێک بێوەری نەگرین. یەکەمیان ئەوەیە کە ئێمە پزیشکین و پێویستە هاوڵاتیەک کە بریندارە بێت کە بە شتێک چارەسەر بکرێ. حاڵەتی دومیش ئەوەیە ئەم نەخۆشخانەیە ئەم نەخۆشخانەیە میراتی جەنابی مام جەلالە بۆ ئەم خەڵکی کوردستانە لەبەرەوە نەخۆشخانەکانی مام جەلال بە هیچ کاتێک ناوەستن و ناکەون ئینشاءالله. لەگەڵ داوای ڕەوای هاوکارەکانمانین لە کەرتی تەندروستی گشتی لە مامۆستایان لە پزیشک لە کارمەندان پشتیوانی داواکانەکانەکەین و چەندین جاریش داوامان کردووە لە جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبات کە ئەو کێشەیە حەل بکرێ و بەڵێنیشی پێداوین حەلیکەین. بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕشیش ڕای دەگەیەنێت پشتگیری داواکاری کارمەندانی تەندروستی دەکەن. بەڵام لەگەڵەوەشدا ڕایدەگەێنێت درێخی لە چارەسەرکردنی ئەو هاوڵاتیانە ناکەن کە پێویستیان بە چارەسەرکردنە و سەردانی نەخۆشخانەی شۆڕش دەکەن. لە سەرەتای دەستپێکردنی بایکۆتی کەرتی تەندروستی کە بەڕاستی ئێمە وەکو پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی شۆڕش پشتگیری مافەڕەواکانیان نەکەین چونکە ئەوانیش مافی خۆیان نەکەم و چی خۆیان هەبێ. ئێمە لە سەرەتای دەستپێکردنی بایکۆتەکەەوە پلانی خۆمان دانا کە چاوەڕێەوەمان کرد لۆدێکی زۆرمان لەسەر بێت نەخۆش چونکە خۆتان زان نەخۆشخانەکانی دەرەوەی سلێمانی هەموو نەخۆشخانەکان داخراون تەنها فریاکەوتن کە هەبێت لێرە فریاکەوتن نەخۆشخانەی شۆڕشە. ئێمە لەو کاتەوە بەڕاستی زەختێکی زۆرمان لەسەر چونکە لە نەخۆشخانەیەکی گشتیە تەنانەت ئێمە نەخۆشی مناڵیشمان وەرگرتووە چونکە نەخۆشخانەی مناڵان نەبووە. لەو ڕۆژەوە کە بایکۆتەکە کراوە تا ئێستا بە پێی و ئامارانەی لامان نزیکەی 6,000 زیاتر نەخۆش سەردانی فریاکەوتنی شۆڕشی کردووە. نزیکەی 550 نەشتەرگەری کراوە نەشتەرگەری کتوپەر و لۆدەکەش نەخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوونە بەڕاستی. هاوڵاتیانیش بەستاییشەوە باز دەو خزمەتانە دەکەن کە نەخۆشخانەی شۆڕش پێشکەشیان کردوون. کۆی خستەخانەکانی کە نەخۆشخانەکانی ئەم شارە هەمووی بایکۆتە بەس نەخۆشخانەی شۆڕشەیە خەڵک باشە بینن خەڵک هەمووی بە عاملیان ڕازیە چارەسەری باشیانێ دکتۆرەکانیان زۆر باشن زۆر باش نێرە لە ڕووی هەموو شتێکەوە یارمەتی هاوڵاتیانەیە لە ڕووی ئەو قەڵەباڵخێەوە کە نەخۆشخانەکانی ترداخراون ئەمان زۆر هاوکاری خەڵکەکان بەرەوپیری خەڵکەچن زۆر ئیسفاتەمان لێکردن. ئاماری نەخۆشەکانی کە سەردانی استیشاریان کردووە 2526 نەخۆش لە ماوەیەدا سەردانی نەخۆشخانەی کردووە خزمەتی بۆ کراوە. ئاماری هێلکاری دڵ 258 هێلکاریمان کردووە سۆنەر 762 مان کردووە بەشی ددان 196 نەخۆش سەردانی کردوین دەرزی لێدان 84 بەشی پێست 603 بەشی چاو 447 پشکنین و مختبەر 2511 پشکنین کراوە هێلکاری دەمار 15 دانە کراوە جگە لەوانی کە خزمەت کراوە و نردراوە حالە کراوە بۆ بەشی تەواوی کلینکی ڕاوێژکاری شۆڕش. دەستگای تەندروستی پێشمەرگە کە لەسەر دەستی سەرۆک مام جەلال دامەزراوە لە سنووری پارێزگای سلێمانیدا 5 نەخۆشخانە لە خۆ دەگرێت. نەخۆشخانەی شۆڕش لە سلێمانی گەورەترین و دیارترینیانە و لە ئێستادا بۆتە جێ ئومێدی ئەو کەسانەی کە پێویستیان بە چارەسەر و نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکانی تر بەڕوویاندا داخراوە. باپەی ئامارەکان لە ئێستادا زیاتر لە 30 نەخۆشخانە و مەڵبەندی تەندروستی بایکۆتیان کردووە و پزیشکان و کارمەندانی تەندروستی مانگرتوش ڕای دەگەێنن ئەگەرچی لەگەڵ بایکۆت دانین بەڵام داواکانیان بەڕەوا دەزان و داواکارن لە حکومەت کێشەکانیان بۆ چارەسەر بکات تا ئەوانیش مانگرتن بشکێن و بچنەوە سەر کارەکانیان. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.